پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. فاڵچی بابا ڤانکا ئەو نابینایی کە توانایەکی سیر و سەمەرەی هەبوو بۆ وەسفکردنی ئەو شتانی کە پێشتر نەیبینی بوو. ئەو کەسە بوو کە پێشبینی ڕووداوەکانی 11 سپتەمبەری 2001 و تسۆنامی ساڵی 2004 کرد و سەر هەڵدانی داعش و کۆنتڕۆڵکردنی بەسەر ئەوروپا و پایتەختەکەی ڕۆما و بڵاوکردنەوەی تیرۆر تێیدا. ئەمڕۆ چەند وردەکارێک لەسەر ئەم ئافرەتە پیشان دەدەین. ئەگەر دەتەوێت وردەکاری زیاتر بزانیت ئەوە تا کۆتای ڤیدیۆکە بینەر بە. ئەم ئافرەتە لە ساڵی 1996 لە تەمەنی 85 ساڵیدا کۆچی دوایی کرد. هەروەها نازناوی نۆستراداموسی بەڵکانی بەدەستهێنا. ئەمەش بەهۆی جێبەجێکردنی 185 پێشبینیەکانیەوە. رووسیا و ڕۆژئاوا هەمیشە بە پیرۆزیەکی موعجیزە ئامێزیان زانیوە. ناوبانگەکەی دەستی پێکردووە و دووبارەش لە بڵاوبوونەوەدایە. دوای ئەوەی ڕۆژنامە نێودەوڵەتیەکان پێشبینیەکانی ئەویان سەبارەت بە داگیرکردنی جیهادیەکان بۆ ئەوروپا تا کۆتایی ساڵی 2017 بڵاو کردەوە. زنجیرەیەک ڕووداو کە بابا ڤانکا پێشبینی بۆیان کردهبوو کە تەنانەت دوای مردنی ئەویش جێبەجێ بوو. ڕەنگە مەترسی دارترینیان ڕووداوەکانی 11 سپتەمبەری 2001 و کارەساتی تسۆنامی بێت کە لە ساڵی 2004 لە ژاپۆن ڕوویدا. ئەمەش جگە لە هاتنی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بۆ سەرۆکایەتی. مشتومڕترین پێشبینیش لەم دوایانەدا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بوو کە بابا ڤانکا پێش ئەوەی بمرێت وتی نەخۆشیەکی مەترسیدار لە ساڵی 2020 جیهان دەگرێتەوە و هەروەها وتیشی کە 44مین سەرۆکی ئەمریکا کەسێکی ڕەشپێز دەبێت کە دواتریش باراک ئۆباما دەرچوو و بەبێ ئەوەی کە ڕوونکردنەوە بدات ئەم قسانەی دەکرد. لە هەمان سوارسیەوەدا بابا ڤانکا پێشبینی دەکرد قەیرانە ئابووریەکان بەردەوام بێت لەگەڵ ئەوەشی کە ئۆباما کلیلی کۆشکی سپی ڕادەسی جێنشینەکەی بکات. ئاماژی بەوەش کرد کە خەڵک هیواکانیان بەسەریدا دەچسپێنن بەڵام ئەو شکستیان پێدەهێنێت. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی ململانێ لە نێوان کۆشکی سپی و ویلایەتەکانی ئەمریکا. هەروەها لەگەڵ دەستپێکردنی بەهاری عەرەبی لە ساڵی 2011 لە سووریا شەڕێکی گەورەی موسڵمانان سەر هەڵدەدات و لە ساڵی 2033 بە دامەزراندنی خەلافەت لە ڕۆما کۆتایی دێت. ئەمە جگە لە ناوچوونی کیشوەری ئەوروپا تا کۆتایی ساڵەکانی داهاتوو بۆ داهاتوویەکی دوور پێشبینی کردووە کە ژیان لەسەر هەسارەکانی تر جگە لە زەوی بدۆزرێتەوە. ڕوون دەبێتەوە کە ژیان چۆن بۆ یەکەم جار لەسەر زەوی دەرکەوتووە و لە ماوەی 200 ساڵی داهاتوودا مرۆڤەکان پەیوەندی لەگەڵ خوشک و برا ڕۆحیەکانیان لە جیهانەکانی دیکەوە دەکەن. هەروەها شەمەندەفەرەکان دەڕۆن بە کەڵک وەرگرتن لە تیشکی خۆر. هەروەها لەگەڵ وەستاندنی بەرهەمهێنانی بنزین و سەقامگیری زەوی ناوبەناو پێشبینی بۆیان دەکرد. میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان پێشبینیەکانی فالسی کوێری بولگاری بابا ڤانکا دەگوازنەوە کە دەوترێ پێشبینی زۆرێک لە کارەسات و ڕووداوە گەورەکانی کردووە. لەوانش ئۆپەراسیۆنی سەربازی رووسیا لە ئۆکرانیا سەرڕای ئەو وتە باوەی کە ئەستێرە ناسەکان درۆیان کردووە. تەنانەت ئەگەر باوەڕشیان هەبوو بێت زۆر کەس لە سەرانسەری جیهان ئەم پێشبینیانە قبول دەکەن. بەڵام سەرسوڕمانی شۆککەر ئەمزارە پێشبینیەکانی بوو سەبارەت بە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لەسەر ئەوەی کە لە ڕۆژنامەی زەسەنی بەریتانیدا هاتبوو. بابا ڤانکا کە 25 ساڵ لەمەوبەر کۆچی دوای کرد پێشبینی کرد کە پوتین دەبێتە پێشڕەوی جیهان. بۆ پێی دەگوترا کە باوەڕی وایە رووسیا زاڵ دەبێت بەسەر جیهاندا. ئەویش لە چاو پێکەوتنێکدا لەگەڵ نووسەر ڤالنتین سیدریرۆڤ لە ساڵی 1979 هەروەها بانگەشی ئەوەی کرد کە لە جەنگی جیهانی سێم چەکی ئەتۆمی بەکاردەهێنرێت و باز لەوە دەکرێت کە بانگەشی ئەوە هەیە لە ماوەی ژیانیدا پێشبینی پەتای کۆڕۆنا و مردنی شازادە دیانا و کارەساتی چێرنۆبڵ و ڕووداوەکانی دیکەی کردووە. ڤانکا لە ماوەی ڕابردوودا چەندین پێشبینی سەبارەت بە گۆڕانی کەش و هەوا کردووە بەڵام پێدەچێت ساڵی 2023 جیاواز بێت و پێی وایە زۆرێک لە وڵاتان ڕووبەڕووی کارەساتی سروشتی دەبنەوە. هەروەها پێشبینیشی کردووە کە ئوستورالیا بۆ چەندین زار بەلافاوی تون زیانی پێدەگات بە لە بەرچاوگرتنی ئەو کارەساتە سروشتیە بێشومارانەی کە جیهان لەم ساڵانی دواییدا پەیدا تێپەڕیوە.
ئەم کارە ساتانە لە کای ئەگەرەکان تێناپەڕن. هەروە پێشبینی سەرهەڵدانی ڤایرۆسێکی کوشندە و نوێی کردووە. هەرچەندە هەمومان هیوادارین ئەم ساڵ پەتای ڤایرۆسی کۆرۆنا و جۆرەکانی کەم بکەینەوە، بەڵام دەڵێت کە ڤایرۆسێکی نوێ کوشندەتر دەردەکەوێت. و یەکێک لە پێشنیارەکانشی ئەوە بوو کە تیمێکی توێژەران ڤایرۆسێکی کوشندە لە سیبیریا بدۆزنەوە کە تا ئێستا بەستوو بووە. پێویستە ئاماژەش بەوە بکەین کە لە ساڵی 2014 ڤایرۆسێکی کۆن دوای ئەوەی بۆ ماوەی 30,000 ساڵ لە بەستەڵەکی هەمیشەی سیبیریادا بە خەوتووی کەوتبوو زیندوو کراوەتەوە. بۆیە جارێکی دیکە ئەگەری ئەوە هەیە کە پێشبینەکەی ڤانکا بێتە دی. هەرچەندە هەرگیز هیوای ئەوەمان نییە. هەروەها پێشبینی ئەوە دەکات کە ژمارەیەکی زۆری کولە هێرش بکەنە سەر بەروبووم و زەویە کشت و کاڵەکانی هیندستان و برسێتیەکی بەرفراوان لەوێ دروست دەکەن و ئەمەش پێشتر ڕوویداوە کە لە ساڵی 2020 کولەکان بەرهەمەکانیان لە ناوچە بەرفراوانەکانی هیندستان و پاکستان سڕیەوە. ئەوش کاتێک جیهان هێشتا لە کێشەدا بوو بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆڕۆنا، بەڵام پێشبینی دەکرێت لە ساڵانی داهاتوودا هێرشێکی گەورەتر ڕوو بدات و خەڵکی بە درێژایی ڕۆژ خەریکی مۆبایلەکانیان بن. بە دڵنیاییەوە لە ساڵانی ڕابردوودا بەکارهێنانی تەکنەلۆژیای VR بیستووە کە بەکارهێنانی لە نێو خەڵکیدا زیادی کردووە و بە ئەگەری زۆرەوە بەکارهێنانەکانی زیاتریش دەبێت. ڤانکا پێی وایە ساڵی 2023 ئەو ساڵە دەبێت کە خەڵکی ناتوانن جیاوازی لە نێوان خەیاڵ و واقعدا بکەن بەهۆی تەکنەلۆژیاوە. ئەمەش لە کۆتاییدا دەرئەنجامی ترسناکی لێ دەکەوێتەوە. لە کۆتاییدا دەڵێن تەنها خوددا دەزانێت کە لە داهاتوودا چی ڕوودەدا. ئەمانش تەنها وەکو پێشبینین کە بۆی هەیە ڕاست بێت و بۆشی هەیە ڕاست نەبێت. ئێمە هەواڵەکانتان پیشان دەدەین و شیکارەکانش بۆ ئێوە بەجێ دەهێڵین لە کۆمنتدا. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخن و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.